بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته إلى يوم الدين خوشویستان عزیزان صلاة والرحمة ومهرباني خواهی گەورەتان لێبێ پێم خۆشە لەم کورتە وتارەماندا دەست بخەینە سەر نیعمەتێک لە نیعمەتە گەورەکانی خواهی گەورە یا بچینە خزمەتی بەخششێک لە بەخششەکان یا دەست بنینە سەر نیعمەتێک کە تەسەوڕم وایە کە قەنەعەتم وایە تا ئێستا زۆر بەکەمی یا بیرمان لێ نەکردوتەوە یا بە خەیاڵماندا نەهاتووە یا ئەگەر بڵێم زۆر بەمان احتیمالە زیهنمان نەچێ بۆ لای ئەو نیعمەتە گەورەیە. کاڵەی نیعمەت یانی بەخششی خوا، کاڵەی نیعمەت یانی خۆشویستنی ئەو کەسەی کە ئەو شتەی پێبەخشیوین. بۆیە حەزەکەم بە وردی ئەم بەڕێزانە ئەوەی کە گوێبیستمانە لەگەڵ ئەم نیعمەتا دووسێ دەقیقە بژین بۆ ئەوەی خاوەنی ئەم بەخششەمان ئەوەندە خۆش بوێ خۆشەویستیەکەی بگاتە ئەندازێک هەرچیەکی فەرموو بڵێن بەسەر چاو ئەیکەین، هەچی فەرموو مەیکەن بەسەر چاو بێد و دڵی نایکەین. یەکێ لەو هۆکارانەی کەوا لە ئینسانەکات گوناه بکات نیعمەتەکانی خوا نازانێ، یەکێ لەو شتانەی وا لە ئینسانەکات کە سست و تەمەڵ بێ لە جێبەجێکردنی واجباتە ئەوەیە کە هەست بە نیعمەتەکانی خوا ناکە. ئەم نیعمەتەی خوای گەورە ئەگەر وا نەبوایە ژیان زۆر تاڵە بوو. ژیان کەسێتی، خۆشەویستی، دۆستایەتی بە هیچ شێوەیەک لە ناو ئینسانەکانە نامە. جا ئێستا تەسەوڕم وایە چۆن ئەبێ بزێن باسی چی نیعمەتێ بکەین، تۆ بڵێمە باسی نان خواردنی ئێوارێ بکەین یا باسی سیارە و شتی جوان بکەین یا باسی جوانی و یا باسی مەعیدە و لاشەی ئینسان بکەین، وێ باسی چی بکەین و نیعمەتە؟ یعنی بێت چی بێ ئەو نیعمەتەی کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین، بەڵام کاتێک کە باسیەکەین ئەو کات بۆمان دەربکەوێ ئەم خواجیانە چەندە خۆشی ئێمەی دەوێ، چەندە دڵپاکی و دڵسافی ئێمەی دەوێ، چەندە دەیەوێ ئێمە ژیانمان خۆش بێ، هەرچیە کە دژ بە ژیان ناخۆشی ئێمەیە خوای گەورە لێمانی دوورە خاتەوە. ئەویش ئەو نیعمەتە زانین کامەی ئازیزانی من؟ ئەوەیە ئەو کەسانەی کە لەگەڵت ئەژین، لە هاوسەرت، لە کوڕت، لە کچت، لە جیرانت، لە هەموو خزم و کەسەکانت، ئەوەی کە بە زۆری بەیەکەوە ژین، خوای گەورە شتێکی لێ شاردووینەتەوە لە نێوانی یەکتریدا ئەگەر کەشفی بکات کەسمان ناتوانانی بەیەکەوە بژین. ئەویش ئەوەیە کەسمان ئاگامان بە ئەوەی ناودڵی بەرامبەرەکەمانەوە نییە. لەوانەیە بڵێن جامەت خوا نیعمەتە. جاری وا هەیە براکەت بە تەمای کارێکی جۆرێکە، جیرانەکەت بە تەمای شتێکە، ئەو کەسەی دێ بۆ سەردانی نیەتی خراپە لەگەڵتا، ئەو کەسەی کە لەگەڵتا ڕەفاقەتی و جیرانەتیەکە شتێک لە دڵی ئایەتی ئەگەر بێت و تۆ پێی بزانی ئەزانی بێ بەچی دژایەت و دوژمنکاریەک. جاری وا هەیە کوڕەکەت خەریک کارێکە، باوکت خەریک کارێکە، کچەکەت خەریک ئیشێکە، جیرانەکەت هاتووە بۆ ماڵتان و دانیشتووە شتێک لە نێتیایەتی کەچی تۆ زۆر جوان بە خێراتنیەکەی و زۆر بە خۆشی بە دەمێوەبی و زۆر ڕێز و حرمەتی لێگری، ئەگەر بیزانی ئەوەی کە لە ناو دڵیایەتی بەرامبەر بە تۆ ئەزانی چی دەرەچێ؟ کە ئەمە یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوای گەورە. ئایا قەت بیرە لەمە کردوتەوە کە خوا چی بە من بەخشیوە؟ باشە ئەگەر بەهاتایە و من بمزانێ ڕەفیقەکەم چی لە دڵیایەتی لە بەرامبەر منە، شەریکەکەم بمزانایە چی لە دڵیایەتی لە بەرامبەر منە، ئەمتوانی لەگەڵی بژیم، بمزانایە هاوسەرم چی لە دڵیایەتی لە بەرامبەر منە. جاری وا هەیە دێ ڕوویەکی زۆر گەش و خۆشت نیشانەدا، بەڵام لە دیوناوە شتێکی تری زۆر سەیرە. لەبەرەوە خوا وای کردو تۆ ئەمەی دەرەوەی ببینی ئاگات بەوەی دیوناوەوەی نەبێ بۆ ئەوەی ڕق و قینە دروست نەبێ. جا زۆر جاری وا هەیە هەر لەگەڵ ئەو نیعمەتە ئازیزانم مەرج نییە جاری وا تۆ شتێک بە خەیاڵ تا دێ ناشبێ بەکردەوە، دەوەرە شتێک بە خەیاڵ تا بێ و نەش بۆ بەکردەوە کە چێ بێ بەمای ڕقەبەرایەتی و دژمنایەتی لەگەڵ خێزانەکەت، لەگەڵ کوڕەکەت، لەگەڵ جیرانەکەت، لەگەڵ خزمەکەت. هێشتا هەر شتێ هاتۆ بە خەیاڵمە نەش بۆ بەکردەوە. ئەمیش خۆی لە خۆیدا نیعمەتێکی ترە
کە هەرچی بێ بە خەیاڵی ئینسانە نابێ بەکردەوە. بۆیە پێغەمبەرجان صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ ئەگەر کەسێک شتێک هات بە خەیاڵیدا، ئەو شتە ئەگەر چاکە بوو بە خەیاڵی داهات لە نێتیا بووتی من ئەم نوێژی نیوەڕۆ یا مەغریب عیشایە ئەچم بە جەماعە دەیکەم، بەڵام کۆمەڵێک میوان و کاری بۆ دروست بوو، کارێکی بۆ دروست بوو نەیتوانی بچێ بۆ مزگەوت، خوای گەورە لە یەکێک لە خێرەکانی بۆ نووسێ، یعنی خێرێکی بۆ نووسێت، چونکە نێتی وا بخۆ نەشی کردۆ بە عەمەلی. بەڵام ئەگەر کردی ئەوەی کا بەدە. لە هەمان کاتە ئەگەر هاتە خەیاڵ یاوتی من ئەچم فلان کاری نابەجێ ئەنجام ئەدەم، بەڵام لە هەمان کاتە ڕێگرێک هاتە پێشەوە و نەیکرد، ئایا ئەمە لەسەری بنووسرێ؟ لا يكلف الله نفسا إلا وسعها. بۆیە ئازیزانم خۆشەویستانم، ئەمە و نیعمەتە گەورەیە کە زۆر کەم ئینسان بیری لێ دەکاتەوە باشە ئەگەر من بەهاتایە و هەرچی لە ناو دڵی خەڵکیدایە بمزانی بایە و ئاگام لێ بواە بیرکەنەوە دۆستایەتی لەکوێ ئەمە. چونکە دەیان جار تۆ لەگەڵ مناڵەکەی خۆتا دانیشت و شتێک لە خەیاڵتایە بەس پێت بزانێ، جاری وایە لەگەڵ خێزانەکەت دانیشتوویتە بەس ئەوەی ناو دڵی ئەو تۆ پێی بزانی یان ئەوەی ناو دڵی تۆ ئەو پێی بزانێ، خێزانداری نامێنێ، جیرانەتی نامێنێ، ڕەفاقەتی نامێنێ. جاری وا هەبووە مەسەلە شەریکێک لەگەڵ شەریکەکەیدا ویستێتی شتێ بکات، فێڵێکی لێ بکات، خیانەتێکی لێ بکات، نەشی کردووە، نەش بۆ بەکردەوە، باشە ئەگەر ڕەفیقەکەی پێی بزانایە، ئەگەر بیزانایە کە ئەوە ئێستا ئەوێ شتێکی وا بکە، ئەو کاتە ئینسان بەتەنهاش نەیەتوانی بژی، ئەو کاتە ئینسان بەتەنهاش نەیەتوانی خێزانداری بکات. نازانم ئەم نیعمەتە کە یەکێک بوو لەوانەی ویستم لە خزمەتانە یاتانی بخەمەوە بۆ ئەوەی ئێمە تەنها خواردن و خواردنەوە، خان و جلوبەرگ، سەیارە و پۆشاک، ئەمانە بەس ئەمانە بە نیعمەت نەزانین. واتە خوای گەورە شتی سیر و سەمەرەی وای بۆ کردوینە. بۆیە قورئان پێمانە فەرمێ وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. خوای گەورە پێمانە فەرمێ عەبدانی من ئەگەر ئێوە بتانەوێ ئەژماری یەکێک لە نیعمەتەکانی خوا بکەن، وئین تەعودوا نیعمەت الله یعنی نیعمەتەن واحیدەتەن، یەک تەنها نیعمەتێکی خوا ئەژمار بکەن، هەموو تەمەنتان دانیشن ناتوانن ئەژماری بکەن، ناتوانن کۆی بکەنەوە بیژمێرن. بۆچی ئێمە پێویستە ئاوا باز لەم نیعمەتانە بکەین بە ڕێزەکانی من؟ هەر کەسێک بیری لە بەخشش و نیعمەتەکان کردەوە، یەک عیبادەتەکانی زۆر جوانە بێ، زۆر باش ئەنجامێدا. لەوانە جاری وایە تۆ خۆت گلەی لە خۆت کەی بڵێ وەڵی من نوێژەکەم بە پەلە دەیکەم، جاری وایە بڵێ ئەمڕۆ تا ئێوارێ محاولەم کردو خۆم وتومە حەزەکەم هەندێک قورئان بخوێنم بۆم نەخوێنراوە، هەتا ئێوارێ هەوڵمدا ئەمڕۆ بەعزە ذیکر و ئەوراد و تەسبیحات کەم کەچی بۆم نەکراوە. ئەگەر لە بیرتان بێت دوێنێ وتم چێ بەرنامەی هەیە چەندە ذیکر بکا لە ڕۆژێکا و چەندە قورئان بخوێنێ، توانی لەو بەرنامەیەدا بنی. ئەی بۆچی ناتوانم؟ هەر کاتێ بیرت لە بەخشش و نیعمەتی خوا کردەوە دڵنیا بە ئەتوانی. بۆیە چارەسەر لە چارەسەرەکان، عیلاجێ لە عیلاجەکان بۆ سستی. لەوانەیە کەسێکە بەلای تۆ وتوێتی وەڵی من حەزەکەم نوێژی بەیانی هەسم بۆ نوێژ، بەس بەو خوایە خەبەریش مەبێتەوە تااقەتم نییە هەڵبسم. ئەزانی بۆچی وایە؟ ئەزانی بۆ نەخۆشیی گرتووە؟ ئەوەیە بیری لەوە نەکردوتەوە باشە لە ئێوارەوە چێ خەوی پیاکەواندووە، بیری لەوە نەکردوتەوە لە ئێوارەوە کاتێکە خەوتووە چێ مەعیدەی ئیش پێ کردووە کە ئەو خواردنەی ئێوارەی بۆ حەلکا و دیسان بەیانی برسی بێتەوە. بیری لەوە نەکردوتەوە باشە ئەگەر بەهاتایە و من ئەم شەوەکە خەوم لێ نەکەوتایە بەیانیش ئیشم پێ ناکرە. بیری لەوە نەکردوتەوە باشە من ئەم شەوەکە خەوتومە لەگەڵ خەوتنەکەی منە ئەزانی دڵم نەخەوتووە هەر ئیشی کردووە. ئەو کاتە هەر لەگەڵ بانگیدا یەکسەر هەڵاسیێڵێ من ئەبێ بچم دوورکات نوێژکەم بۆی سوپاسی خوا بکەم چونکە هەموو نیعمەتەی پێبەخشیوە. لەبەرەوە ئازیزەکانم خۆشەویستانم ئەم نیعمەتەم بیری خۆم و بەڕێستان هێنایەوە. بیری ئەوە بخەنەوە کە خوای گەورە ئەوەی پێبەخشیوین ئێمە نازانین بەرامبەرەکەمان چی لە دڵیایەتی. باش ئەگەر بمانزانی بایە، ئەگەر بتزانیایە
ئەی ئەگەر بکرایە بە کردار ئەوەی لە دڵتایەوە نەتوانیا دەریکەی بیجەڕیتەوە ئەوەی هاتە دڵتەوە ئیلا بکردایە بە ئیش چەند جاری وا بۆ تۆ لە ماڵ و نێتت وا هەبوو بچم بۆ لای فڵان کەس ئاوا و ئاوا ئەو قسانەی پێ بڵێم و بە گژیا بچم و فڵان شتی بەرامبەرکەم دوایی کەسێک هاتووە قسەی بۆ کردی دڵی چاک کردیتەوە دوایی هەتا گەیشتە شوێنەکە دڵت باش بۆتەوە جاری وا هەبوو بڕیاری گوناهێکت داوە و کەچی دوایی نەت کردووە باشە ئەمانە ئەگەر خوای گەورە هەر کە هاتە دڵتەوە بتکردایە بەکردەوە ئەزانی چیت بەسەر هات وای لێ هات هەموو کردەوەکانت ئەبوو ئەم جار لە هەموو ئەمانە زیاتر ئەگەر بەهاتایە و من بمزانایە تۆ کردەوەکانی تۆ چۆنە و خەریکی چی و بە شەو و بە تاریکایی شەو و بە تەنها خەریکی چی لەگەڵ تۆیە ئیدارەمە کرد ئێستا ئەگەر تۆ هەموو کردەوەکانی من بزانە خەریکی چیم ڕۆژانە لەوانەیە بەم شێوەیە تەمەشای من نەکەی بزانی هەموو کردەوەکانی خێزانەکەت چۆنە لەوانەیە بەو شێوەیە تەمەشای نەکەی بزانی جیرانەکەت خەریکی چییە و شەوانە لەم لەوانەیە ڕەفاقەتی نەکەی بۆیە کەس مطلع نییە ئاگادار نییە بەسەر شتەکانی تۆیە کە ئەمە یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوای گەورە یەکێکە لە بەخشەکانی خوای گەورە کە کەس ئاگای لە شتی کەسێکی تر نییە ئەوەتە ئێستا خەریکە هەندی ئەجیزە و شتی ئەلیکترۆنیات دروستە بێ کەوا ئەگەر لەم شوێنەی ئێمەیە دانیشتووینە دوای چەند سەعاتێکی تر هەچیمان کردووە و تومانە بتوانن تەسجیلیکەن وەری بگرن خەریکە شتەکان کەشفە بێ هەر ئەمە دەلیلە لەسەرەوەی کە ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان ئەوەی کردومانە و کەس نایزانێ چونکە ژیانی دنیامان تێکە چێ قیامەت چونکە وەکو دنیانیە لە قیامەتە هەمووی دێتە دەرەوە خوای گەورە فەرمێ یەومە توبلە السەرائر ڕۆژێک هەیە هەچی نهێنیەکان هەیە کەشفە بێ ئەی ئەگەر ئێستا نهێنیەکان کەشف بێت ژیان ناڕوە لەبەرەوەی ژیانی دنیا خۆش بێ بۆ خەڵکی نهێنیەکان کەشف نابێ ئەی بۆچی لە قیامەتە ئەم ژیانە ئەگۆڕێ بە ژیانێکی تر خوای گەورە نهێنیەکان کەشفەکە بۆ ئەوەی هیچ کەسێک گلەی نەکا بڵێ وەڵی خوا گیان من شوێنەکەم خراپە لە دۆزەخە سەیری کردەوەکان دەکە یاخود پێغەمبەری خوا شتێکە فەرمێ هیوا هەیە لە ناو دۆزەخە هەموو ڕیخۆڵەکانی هاتۆتە دەرەوە بە دەوری ڕیخۆڵەکانی ئەسوڕێتەوە تا تەشبیه نەبێ پێغەمبەری خوا نمونەکە بۆ هێنێتەوە ئەگەر حیوانی گوێدرێژێک ببەستیتەوە بە مێخەنجیرێکە و هەر بە دەوری خۆیان بسوڕێتەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ هیوا هەیە ئاوایە کاتی خەڵکی لێ نزیکە بێتەوە ئەمە فڵان کەسە کوڕوا مەڵێ بخاتی خۆمە ئەوە ئەرە وەڵڵە یەکوڕ بەخوام پیاوە زۆر عەجایب بوو زۆر ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت و چوزانم هەر خەریکی کاری باش بوو ئەدبینی ڕووی گەشت و دەم و چاوی ئەوە و حەچێک دەبینی شتی باش بوو ئەی بۆچی وایە کوڕ بەخوا مەسەیرە کاتێ لێ ئەپرسن ئەڵێ قوربان وەڵڵا من شتی چاکەم بە خەڵکە وت و کەچی خۆم هەر خراپەمە کرد ئەمە گوت ئێوە ئەوە مەکەن کەچی خۆمەم کرد ها لەبەرەوەی لە دنیا لای ئێمە کەشف نەبوو بوو خۆشمانەویست ئەوە ئێستا کەشفە بێ باشە ئێگەرەوە وەکو لە قیامەت کەشفە بێ لە دنیا کەشف بووایە ئەو کاتە تۆ نەتەزانی چۆن بژی لەگەڵ چێ بژی لەگەڵ چێ مامەڵە بکەی بۆیە ژیانت لێتاڵە بوو هەر کاتێک خەڵکت خۆش بوو ژیانت خۆشە بێ هەر کاتە ڕقل لە خەڵک بوو ئەو کاتە ژیانت تاڵە بێ کۆتا کەلیمەم ئەم نیعمەتەم بۆچی بۆ جەنابتان باس کرد بۆ ئەوەی ئێمە دایم خەڵکمان خۆش بوێ و ئەم خۆشویستنەشمان لەخوا لەوە بناسین کە خوا پێبەخشیوین چونکە هەر کاتێ ڕقل لە خەڵکی بوو ژیانە تاڵە بێ ئەم کەلیمەی مەکرێت لە شوێنی تر بۆ خزمەتان جێڕا بێتەوە مامۆستای وەکو هەندێک لەم مامۆستا بەڕێزانە چەند قوتابیەکی بێ ئەوێ دەرسیان پێ بڵێ ئەیێنێ ئامۆژگارییان بکات بۆیە ئەمە بێ بیکەین بە دەرسیش بۆ ئێمە چونکە ئێمە ئەگەر بێت و بەهۆی کەشفی شتەکانی خەڵکەوە ڕقمان هەبێ ژیانمان تاڵە بێ ئەم مامۆستایە 5 قوتابی هەیە بە قوتابیەکان ئەڵێ ڕۆڵە بەیانی کە هاتنەوە بۆ دەوام ڕقتان لە چەند قوتابی و لە چەند مامۆستایە ئەوە نە پەتاتە بکوڵێن و بۆ منی بێنن پەتاتە چەند مامۆستاد ڕق لێیە چەند قوتابی ڕق لێیەتی ئەوەندە پەتاتە بکوڕێنەوە کە عەلاقەیەکەوە بۆم بێنە بەڵام کەس درۆم لەگەڵ نەکا تۆ ڕقل لە چەند کەسە ئەوە نە پەتاتە بێ بکوڵێنی ئیتر تەلەبا ڕاتەوە ماڵێ وەڵی من ڕقم لە مامۆستا فڵانە و لە قوتابی فڵانەوە ڕقم لە سیانە زۆر باشە سێ پەتاتا کوڵێنەوە کاتە عەلاقەیەکەوە ئەویتریان ئەڵێ وەڵی من ڕقم لە دوانە ئەو دوانە کوڵێنێ ئەویتریان ڕقی لە چەندێکە بۆ بەیانی پەتاتەی کوڵاوە هێن و بدێنە بۆ لای مامۆستاڵێ شتەکانتان هێنا ئەڵێ بەڵێ ئەڵێ دەم ڕۆبی بنەوە بەیانی وەرنەوە باشە بەیانی بنەوە
ئەڵێ مامۆستا پەتاتە شتەکەمان هێنا ئەڵێ نەوەڵا دوو بەیانی بێنەوە تا 5 ڕۆژ ئاوە هەمووشیان پێکات لە دواییە ئایان هێنێ و دایانەنێ ئەڵێ ڕۆڵە گیان پەتاتەکانتان بکەنەوە علاکە بکەن و کاتێکەنەوە پەتاتە عادەتەن نزانە گەر بە گەرمی بکەیتە علاگە و تەسەمومەکە و بۆنەکە هەر کاتێکی کاتەوە هەر یەکە لی دوورەکەوێتەوە ئەڵێ مامۆستا جا ئەمە چی معنایەکێ بوو تۆ ئەمەت بە ئێمە کرد ئەڵێ ڕۆڵە گیان ئێوە ڕقتان لە خەڵکیە بەبێ ئەوەی ئەوانیش پێی بزانێ ئێوە خۆتان ماندوو کردووە بۆنی ناخۆشتان بەسەر خۆتان ناکردووە خۆتان تووشی عەزیەت و زەحمەت کردووە بەبێ ئەوەیش بیزانێ جاری ئەگە تۆ ڕق لە کەسێ بێ هەر کەسێک ڕقەکە بکەیتە شتێکی قورس و بیدەی بە کۆڵتا وردە خۆت چەنە زەرەر کردو ئەویش پێی نازانێ ئەمە باسەکەمان لەوا بوو ئازیزانم خۆشەویستانم نیعمەتەکانی خوای گەورە زۆرن بەسەر ئێمەوە ئەوانەی کە کەمتر دیارن زۆر بیری لێ بکەوە بۆی خوای گەورە زۆر خۆش بوێ بۆیە ئێمە خوای گەورە هەموو شتێکمانی پێبەخشیوە تا ژیانی دنیامانی پێخۆش بێ یەکێک لەوانە کە نازانین بەرامبەرەکەمان چی بەرامبەرمانەکات چی لە دڵایە چی کردووە خەریکی چییە لەگەڵ چییە خەریکە ئێمە نایزانین چونکە ئەگەر بیزانین ناتوانین ببین بە ڕەفیقی تۆ ئەگەر بزانی من خەریکی خراپم چۆن ڕەفاقەتی مەکەی ئەگەر بزانی من خەریکی کاری بەدڕەوشتیم لە چۆ منت خۆشەوێ ئەی بۆچی ئێستا فڵان کەست خۆشەوێ لەبەرەوە هیچی خراپە لێ نەبینیوە بۆیە شەریعەتی ئیسلامیش لەگەڵ ئەوە مامەڵاکات کە بە زاهیر و دیارە ئەوەی ناوەیەکی لەسەر ناکات بەڵام تەنها ئەمە بۆ چۆیە بۆ قیامەتە يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر خوای گەورە هەموو لایەکمان مەفە بکات هەموو لایەکمان سەربەرز بکات نیعمەتەکانیمان بەسەرا زیاد بکات خوای گەورە داوای لێکەین بە گەورەی خۆی ژیانمان خۆش بکات خۆشەویستی بخاتە دڵەکانمانەوە نهێنیەکانمان لە خراپەکان چاک بکات لە چاکەکان بۆمان زیاد بکات داواکەین لە خوای باڵادەست هەردەم معامەلەیەکە بیر لە نیعمەتەکانی بکەینەوە داوای لێکەین بە ناوە جوانەکانی خۆی کاتێ بیرمان لە نیعمەتەکانی کردەوە خۆشەویستی خۆیمان پێ ببەخشێ کاتێ خۆشەویستی خۆیمان پێ دەبەخشێت لە قیامەتیشا لەگەڵ خۆشەویستانی خۆیە حەشرمان کات بەتایبەتی رسول الله صلى الله وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته